من حرمو ئاڵای ئەمریکا کەمە قەت سارەکەم من حرم ئاڵای جێرمەنی ئەڵمانیا کەمە قەت سارەکەمەوە من نازانم من قسەی ئەوەی منە دیموکراسی معنای چییە؟ ئەگە من لەسەر ئاڵایە بگیرم ئاڵای ئەمریکا بێ ئاڵای سعودیا بێ ئاڵای ئێران بێ ئاڵای نازم هەر وڵاتێ بێ معنای هیچ دیموکراسیە لەم وڵاتە نەماوە من حرم و ئاڵای ئەمریکا کەمە قەت سارەکەم من حرم ئاڵای جێرمەنی ئەڵمانیا کەمە قەت سارەکەمەوە کەس هیچ کێشەی حکومەتێ لە قانونی عێراقی و لە قانونی دستوری عێراقی بە هیچ شێوەیە مەنع نەکراوەم شتە بەڕاستی ئێمەی خەڵکی کەرکووک ئەبێ هەڵوێستێکمانە بێ بەرامبەر ئەم دوو گەنجە کە گیراوە لەسەر ئاڵای ئەمریکایە ئێمە کێشەی هیچ وڵاتێک ئێمە ئەسڵەن ئەبێ سوپاسی وڵاتی ئەمریکا بکەین کە بەڕاستی گەورەترین دیکتاتۆری سەر عەردی نەجاتماندا ئێمە سوپاسی ئەمریکاکەین و سوپاسی جەیشی ئەمریکیشەکەین کە گەورەترین دیکتاتۆری سەر عەرد نەجاتمان بوو لە دەستی ئەنجا من لێرەوە ئەلێم بۆ ڕئیس وزەرای عێراق زۆر پێم خۆشە مووقفێکی جوانی هەبێ ئەو دوو گەنجە بە سووترین کات بەربێ